ئێمە بە هەموو شێوەیەک ڕەدی ئەو داواکاری وەزارەتی پەروەردەدەینەوە کە داوای کرد بۆ مامۆستایان بەوانە بێژ و میلاکەوە ڕووبکەنەوە قوتابخانەکان. ئێمە داواکارین وەزارەتی پەروەردە بە هەمان هەست بە هەماڵ دڵسۆزی بە هەمان گروتین ئەو داواکاریە بە پێچەوانەوە ئاراستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتدارانی تری ناو حکوومەتی یاریێمی کوردستان بکات بۆ ئەوەی کە بە زووترین کات وەڵامی داواکاریەکانی مامۆستایان بە گشتی مامۆستانی وانە بێژ و میلاک بدەنەوە بۆی کە چیتر بەربەس لە بەردەم پرۆسەی پەروەردە نمێنێت. داواکاری ئێمە دامەزراندنی سەرجەم مامۆستایانی وانە بێژ و پێدانی موچەکانی مامۆستایانی میلاکە بەبێ جیاوازی. پرسانی وەزارەتی پەروەردە لێرەوە پێتان دەڵێن پێویستە بزانن سوپاس دڵسۆزی هیچ لە پرۆسەی خوێندن ناگۆڕێ، بەڵکو پێویستە ئەم گرێ و گرفتانەی بەردەم پرۆسەی پەروەردە هەموو ساڵێک دووبارە نەکرێتەوە چارەسەری بنەڕەتیان بۆ بدرۆزرێتەوە. پێش هەموو شتێک داواکارین لە بنی ناردنی داواکاری بۆ مامۆستایانی وانە بێژ و سەرجەم مامۆستانی کە داوا بکرێت بە هەمان نەفەسە و پەرۆشیەوە داوا بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بدووسرێت کە چارەسەرێکی بنەڕەتی و هەمیشەیی سەرجەم مامۆستایان بکرێت.